بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على سيدنا محمد. سڵاو عزیزانم لەخوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان هەموو لایەک بەخێر بێن بۆ ئاوات ئەکادیمی بۆ بەشداریکردن لە کۆرسی کۆنتڕۆڵی مێشک و ئەندازیاری دەرونی. ئازیزانم ئەمڕۆ وانەی یەکەمە بۆ گروپی دووەم. بەرنامەی ئێمە بۆ ئەم گروپە بە شێوازێکە کە لەبەرەوەی لە گروپی یەکەم کۆمەڵە بابەتی گرنگ پێویست بوو ڕوون بکرێتەوە کاتێکی باشیان بردووە و ئێمە پێویست ناکات لە گروپی دووەم هەموو ئەو وانانە بۆ شێوازە دووبارەکەینەوە، بۆیە لە گروپی دووەم هەوڵەین زیاتر کردداری بێ و ئێمە بە ئەمەری ڕاستە و خۆ بە بەرچاوی بەشداربووەکانەوە بتوانین ئەو کێشانەی کە هەیە چارەسەری بکەین و هەر بەشداربووەکە خۆی ئەتوانێ فیدباک باتەوە کە ئایا ئەو تەکنیکەی بەکاری هێنا چەند نەتوانیوێتی سوودی لێوەربگرێ. ئازیزانم سپاس بۆ خوای گەورە، ئێمە لە گروپی یەکەمە ئەنجامی زۆر باشمان بەدەستهێناوە. واتە لە گروپی یەکەمە کەسانێک هەبوون کە گرفتی جۆرا و جۆریان هەبوو، توانیویانە بە درێژایی کۆرسەکە تەکنیکەکان بەکاربهێنن و زاڵدن بەسەر گرفتەکانیانە. خۆشەویستان، ئەگەر کەسێک داوا ئەکا گوێ لە دەنگ نییە، ئەتوانن ئەو کەسانی کە شارەزان ئەتوانن وەڵام بنەوە کە چۆن ئەتوانن مایکەکانیان چاککەن و بتوانن گوێبیستی ئێمە بن. بۆ ئەوەی دڵنیا بن، من پرسیارێکم هەیە، چەند نەفەر گوێی لە دەنگی منە بەڕووی دەسەڵ بڕە؟ ئەگەر 5-6 کەس بەڕووی گوێ لە دەنگی منە، ئەوە ئەو کەسی گوێ لە دەنگم کەواتە کێشەکە ئینتەرنێتەکەی خۆیەتی. ئەمە یەک. دوو، ئەگەر کەسێک کێشەی ئەوەیە ئەڵێ من هیچ نابیستم، ئەوە ئەو بەڕێزانە ئەتوانن ڕێنمایی بکەن کە چۆن دەنگەکە باش بێ. سپاس، دیارەکە دەنگەکە لای من کێشەی نییە. دەستان خۆش بێ. بەڕێزان، با سەرەتا ڕوونکردنەوەیکی گرنگ بەم بۆ هەمووتان. ئێمە زۆر جار پێمان ئەوترێ ئەبێ تۆ بەردەوام بیت، پێمان ئەوترێ ئەبێ تۆ ئیرادەیەکی بەقووەتت هەبێ، پێمان ئەوترێ ئەبێ تۆ سوور بی، کۆڵنەدەر بی، گەشبین بی، پێمان ئەوترێ گوێ نییە بە کێشەکان، گوێ نییە بە قسەی خەڵک. ئێمەش ئەڵێین باش، بەڵام ئەو کەسەی کە پێیوتین ئەبێ ئیرادت بەهێز بێ، یا گوێنەی بە قسە، یا دڵت خۆش بێ، یان ئەوانەی کە لە ڕابردوو تا بوویاوە و ئەوانە نەبیرکە، ئایا ڕێگاکەی پێوتی چۆن ئەکرێ؟ ئەمە گرفتەکە لێرە. واتە خۆ خەڵکە داماوە ئەزانێ ئەبێ ئیرادەی بەهێز بێ وا کوڵنەیە، نەزانێ چۆن. ئەزانێ ئەگەر دڵی خۆش بێ سەرکەوتووتر ئەبێ وەک لەوەی کە ئەوەندە دڵی تەنگ بێ. خۆ ئەزانێ کە کۆمەڵە قسە شایانی ئەوە نییە خەوی خۆی دێ بزڕێنێ و تا بەیانی بیری لێ بکاتەوە، بەڵام کێی خواردووە. ئێمە لەم کۆرسا ئەمانەوێ زۆر بە شێوەیەکی کردداری ئەو تەکنیکانە بخەینە بەردەست بەشدار بوو کە ئەتوانێ ڕاستەوخۆ جێبەجێ بکات. ئێمە تا بەیانی بە کەسێ بڵین زەمانی کۆن شتێک ڕوویاوە لە ژیان تا کوردی گوێمێری و بیری بکە و وازی لێ بێنە، خۆشی ئەزانێ، خۆشی ئەزانێ ئەوێ وازی لێ بێنێ، خۆشی ئەزانێ کە شایانی ئەوە نییە، بەڵام ژیانی تێگیاوە. ئەکرێ بڵێم ئەم کۆرسە پێت ئەڵێ کە ئەبێ چی بکەیت. جا بەڕێزم، کۆمەڵێک ئامۆژگاری ترمان هەیە. ئامۆژگاریەکان قورسن. بۆ نمونە تۆ کاکە بەردەوام بە، ئەگەر تۆ سەرکەوتوو بووی دوای خەڵک دەستخۆشیت لێکە، ئەگەر هەر تۆ چاک بووی دوای زانیان تۆ چاکی داوای لێبردن، ئەم شتانە ساڵانێکی ئەوێ. بەڵام
لە ئەسڵ مۆزوعەکە ئەوەیە دوو نەفەر وەکو یەکوە هەردووکیان لە ڕابردووە کێشەیەکیان بەسەرا هاتووە بۆ نمونە دوو برای لێک چوون دوو خوشکی برلێک چوون هەوەکو یەک باوکیان مردووە یەکێکیان بەهۆی ئەمەی کە باوکی مردووە هەموو جارێکە خەفەت ئەخوا ژیانی زۆر زۆر ناخۆش بووە ئەوی تریان ئاسڵان بیری باوکیشیەکە چاکە و خەیرەکە بە دوایە دوعای خێریشی بۆ ئەکا ئەچێت لەستە سەر قەبرەکەی قورئانیشی بۆ خوێنێ بەڵام هیچ ژیانی تێک نچووە ئەسڵان لە بەدخاتری ئەوەی کە باوکی مردووە هەموو جارێ ئێتەوە خەیاڵی ئەڵێ من ئێستاکە ئەگەر باوکم بمایە چ ئامۆژگاریشی ئەکردم یا ئەگەر باوکم بمایە من ئینسانێکی چۆنە بووم هەوڵیان وابێت سیرەکی باوکیان مردووە یەکێکیان ئەبێ بە نەخۆشێکی نەفسی یەکێکیان ئەبێ بە کەسێکی سەرکەوت دوو ئافرەت لە ڕابردووە هەردووکیان اختصاب کراوە تعدایان لێ کراوە یەکێکیان هەتا ئەمرێ ئەیکا بە کێشەی خۆی نە لەگەڵ مێردەتی ئەزانێ ژیانی خۆش بێت نە لەگەڵ مناڵەکانی نە لەو کاتانی کە بە تەنهایە نە یعنی ئیتر لەگەڵ ئەم کێشە ئاژی تاخیر دانەیەکی کە کێشەیە لە ژیانی ئەوە ئەبێتە ئەزمون بۆ پارێزگاری مناڵەکانی و خۆشی ئەتوانێت بە بەختەوەری بژیت هەیەک کارەساتیشان بەسەرا هاتووە بەڕێزان کەواتە ئەوەی پێمان وتراوە ئەوەی بەسەرمان هاتووە ئەو ئەزمونەی بەدەستمان هێناوە هەموو ئەوەی کە ئێستاکە لە ناخمانە چێنراوە ئێمە ئەتوانین بە جۆرێ دەستکاریکەین بە جۆری ڤۆلیۆمەکە دەستکاریکەین نەبێتە گوێمان لێی نەبێن نەش بێت کە بە تەواوەتی گوێمان بتەقی و بێزار بین بەدەستیەوە کەواتە کۆنترۆڵێک هەیە ئازیزان ئێمە ئەتوانین بڕۆینەوە ناخی خۆمان و دەستکاری بکەین ئازیزان ئەم دەستکاریکردنە شتێک نییە لە دەرەوەی تۆ بێ یا شتێک نییە پێویستی بە ساڵانێکی زۆر خوێندن بێ کێشەیەکی دەرونیم هەیە ئەبێ بڕم تا دکتۆرا دەرمزانی بخوێن تا کێشەکەم چارەسەرکە نییە ئەمانە بەس تۆ بزانی خەیاڵەکەت ئەبێ چۆن بێ بەس تۆ بزانی جەستت ئەبێ چۆن بێ چۆن پەیوەندی دروستەکەی لە بینی لایەنە دەرونی و جەستەوەکەدا چۆن ئەچیتەوە بۆ خەیاڵەکانی ڕابردوو چۆن ئەچیتەوە بۆ خەیاڵەکانی داهاتوو و چۆن سەبمۆدالیتی و وردەکاریەکانیان دەستکاری ئەکەی خۆشەویستانم من نمونەی زۆر سادەتان پێڵێ نمونەی زۆر سادە ئەو کەسەی ڕۆژان پۆلیس گرتووێتی ئێستا هەر پۆلیسێک بڵێ زەحمەت نەبێ هەویەکەت ئەو تەپەی بڵ دەفرێ هەمووتان ئەزانم وایە یعنی من کەس نییە بڵێ وەڵاوانە ئەو کەسەی ڕۆژێ لە ڕۆژان پۆلیس گرتووەتی یان پۆلیس ڕەفتارێکی ناشرینی لەگەڵا کردبێ ئیتر ئایا بەحەق بووە یا بەناحەق بووە هەر پۆلیسە بینێ تەپەی دڵی زیادەکە ئێمە لە وڵاتی خۆمانە ئیتر لە مناڵیمانە کە حیزبی بە ئەسمان بینیوە بۆ نمونە جەندەرمەی تورکمان بینیوە پاسداری ئێرانیمان بینیوە کورە شەڕی ناوخۆیمان بینیوە کۆمبەشتمان بینیوە کاتێکیش کە هاتوونەتە ئەوروپا پۆلیسێکمان بینیوە یەکسەر نوعێک ئەحساسێکی ناخۆشمان بۆ دروست بووە لە کاتێکا تۆ تاوانبارەکەش بی پۆلیسەکە لەوەوە خراپ نەبێت لەگەڵتا من ساڵی پار بەڕێکا ئەڕۆشتم کۆمەڵە پۆلیس لە دەوری کەسێک کۆ بووبوونەوە ڕێگەکەیان گرتبێ وابوو منیش ئەبا لێوە ڕۆشتمایە بەڵام پێشەوەی بگەڵە پۆلیسەکان یەکێ لە پۆلیسەکان ڕووی تێکردبوو زەردەخەنەیەکی بۆ کردم ئەزانی بۆ لەبەر ئیحساسی ناخۆشم بۆ دروست نەبێت کە هەوڵاتیەکم لەو گەڕەکەوە بەڵام من بە هەموو تەمەنم لە وڵاتی خۆمانە پۆلیسێکم نەبینیوە لە حاڵەتێکی وە ڕوویەکی خۆش با بە نەفەرێکی تر کەواتە ئەم شتە لە مێشکی ئێمە ئەمێنێتەوە ئایا دوایی کە پۆلیسێک ئەبینی هەرچەند پێ دەڵێن با بە خۆتۆ تاوانبار نی هیچ کێشەیەکت نییە پۆلیسێکە ئەو پەڕەکەی پێ دەڵێ هەویەکەت ئەی تۆ بۆ تەپەی دڵ زیادەکە بۆ ڕەنتە گۆڕێ کەواتە ئەم شتە لەناو تۆە
بە جۆرە لە جۆرەکان خەزم بووە. ئەمانە هەموو شتێکی هەیە پێڵەن کارتی یادهێنانەوە. ئەگەر تۆ ئەم بابەتێکی ئەمە لەم کۆرسا ئەیڵێنەوە بیخوێنی وە تەطبیقی بکەی، ئەزانی کە دەستکاریکردنی ئەم کارتانە زۆر زۆر ئاسانە. دوایی واد لێ بەنیمی پرۆویسەکە ئەو حاڵەتە ناخۆشت بۆ دروست نابێت. من بە درێژایی مژنی باوەی کە گرتم بینیوە و نەخۆشم بینی و کا من دکتۆر نەبووم ڕێزان، بۆ پێم وایە لە کۆرسی پێشوش و لە ڕقیامەکانیشە ئاماژەم بەوە کردو ساڵانێک پزیشکی دەرونی ئەوانە نەبوو. منیش بە حکمی ئەوەی کە لە بوارە دەرونیەکانە بە هیوایەتی خۆم خەریکی مطالعە بووم، دەرمزانی کەسیەتی و دەرمزانی ئیکلینیکی و دەرمزانی پەروەردە و دەرمزانی گەشە و دەرمزانی گشتی و یعنی ئەوەی کە بە هیوایەت خەریک بووم. اینجا هیپنۆتیزم و NLP و ئەوانە من هەرگیز ڕۆژە لە ڕۆژان نەمیستۆمی ئیشە بکەم. بەڵام زۆر جار کە کەسێک پەنات پێ ئەبا تۆش ناچاری یارمەتی بی و سوپاس بۆخوا زۆر بە سادەیی توانیم یارمەتی کۆمەڵی خەڵک بە. من پێم خۆشە نمونەیەک بێنمەوە کە زۆر بە سادەیی یەکی لەو کەسانەی کە شتێنرا بوویەوە ئەوێت من کە فڵان کەسم بیرەکەوێتەوە یەکسەر دەستەکەم بە گریان وەناڕەحەتە بم و ئەو شەوە خۆم ئەزڕێ هەر بیرم کەوێتەوە وام لێت. ئەمە کارتێکی یادهێنانەوە هەیە پەیوەندی بە کۆمەڵێ وێنە و دەنگ و ئیحساسەوە هەیە. ئەگەر ئێمە بزانین ئەم وێنە و دەنگ و ئیحساسانە دەستکاری بکەین، ئەوە هەر ئەم حاڵەتە کە ئەم نەفەرە بیرتەکەوتەوە و تۆ ئەگریایی بێتاقەتە بووی، هەر ئەمە بیرتەکەوێتەوە ئاکرێ ئیحساسێکی کەی بخینە پاڵ. بۆ نمونەیەکی لەو نەخۆشانە من وەک لێکرد کە ئیحساسی پێکەنینی هەبێ بۆ ئەو شتە. دوای ئەو شتەی کە بەردەوام بیری لێکردەوە خەفەتی پێ خوارد و ئەگریا، بۆ جەلەسەکانی دواتر من بیرمە خستەوە یەکسەر دەستێک کرد بە پێکەنین. اینجا لەوە چه کەسێ بڵێ باشە ئەمە چۆن ئەکرێ؟ تۆ زۆر جار بە خەیاڵی تەماشای دەرونی خۆتەکەی، بەڵام لە ڕاستیە دەرونی تۆ چییە؟ ئازیزم تۆ جەستەیەکت هەیە ئەو شتەی پێی ئەڵێن نەفس، ئەم جەستەشی لەگەڵایە. نەفس جەستەکەشە، لایەنە دەرونیەکەشە. هەموو ئەمە بە سیستمی عەسەبی هەمووی بەسراوە بە یەکەوە. تۆ ئەوەی لە هەستەکانتەوە داغڵ بووە، یعنی بۆ نمونە ئەوەی بینیوتە، ئەوەی بیستوتە، ئەوەی لەمست کردووە و هەموو ئەو شتانی کە لە ناخی تۆ دروست بوونەتەوە. ئەمە ئەوترێ representational system. ئینتەرنەڵەکە ئەوەیە با ئیحساسی شەرم، ئیحساسی دڵخۆشی، خۆمە شتێک نییە ببینین بێ یا بەبیستن بێ، من ئیحساسەکە لە ناختا دروست کردوێتەوە. هەموو ئەمانە بە جۆرێ لە جۆرەکان خەزم بوون. ئەمە عادەتەن وەکو کۆمپیوتەرێک وایە، ئەگەر کەسێکی شارەزا بێنی بتەوێت ڕستمیە دەستکاریکە، ئەیباتە ناو بەرنامێکی وەکو فۆتۆشۆپ بۆ زۆر بە ئاسانی توانێت دەستکاریکە. لێرە ئەم بابەتێک کە ئێمە ئەیخوێنین تەقریبەن هاوشێوەی ئەوەیە کە بڵین تۆ ئەتوانی بچیتەوە ناو دەرونی خۆت و ئەتوانی دەستکاری ئەو وێنانە بکەیت کە ئەم جۆرە کەسایەتی یاوبەت. کەواتە بەڕێزان ئەمە نەهاندانە نە دڵخۆشکردنە و نە قسەیەکە کە عەمەلی پێ نەکرێ. وەکوتم من پێ ناڵێم ئەبێ ئیرادەت بەهێز بێ، ئەبێ گوێنی بە ڕووداوەکانی ڕابردوو، وەکو پێتەڵێم ئەم ڕووداوەی ڕابردوو لای تۆم کۆمەڵێ شتی دەرونی پێوەلکاوە لەگەڵ کۆمەڵێ حاڵەتی جەستەی. ئەگەر بێت و ئەم حاڵەتانە دەستکاریکەین وەزعەکە بە تەواوەتی ئەگۆڕێ. لە یەکێک لە سیمینارەکانمە ساڵی 2008 بوو، لە یەکێک لە سیمینارەکانە واتە نزیکەی 20 ساڵ لەمەوە پێش، وانە 18 ساڵ 19 ساڵ لەمەوە پێش، نەفرێک وتی مامۆستا من کێشەیەکم هەیە، زوو براکەم شەهید بووە، جەنازەکەیان هێنایەوە، ژیانی من اعتیادیە تا ئەو لەحزە بیرمەکەوێتەوە، هەر ڕۆژێ ڕۆژەم بیرکەوێتەوە کە جەنازەی براکەمیان هێنایەوە، ئیتر من بە تەواوەتی ژیانم تێگەچێ، ئیتر دڵم دائەگیرێ، بە هیچ شتێ دڵم خۆش نابێ، شەو بە ئاسانی خەوم لێ ناکەوێ. بڕێزان سیمینارەکە خەڵکێکی زۆر دانیشتبوون. من وتم
بەڕێزان ئێستاکە من بە بەرچاوی هەمووتانەوە ئەمەوێ ئەم کەسە چارەسەر بکەم و ئەم کەسە ئێوە لەبەر لە کۆرسەکان و بەیانی بوو بەیانی یەنەوە جارێکی تر ئەتوانین ئەو کاتە لی بپرسین بزانین وەزعەکە چۆن. خۆشەویستان، هەڵم ساند ئەم کەسە لە کارێکین پێگەڕایەوە، یعنی ئەبێ بچێتە ناو خەیاڵەکەی. خەیاڵەکە چۆنە؟ تراکتۆرێک دەدوورەوە دەرەکەوێ، ژنانێک هاوارەکەن وە قیژێن، جەنازەیەک یەت خوێنە، ئیتر وەزعێکی زۆر زۆر ناخۆشە و ئەم دیمەنانم پێورد کردەوە. پاشان چوینەوە بۆ ناو ئەو وێنانە و دەستکاریمان کرد. ئەگەر وێنەیەک دووربێ ئیحساسی کەمە، وێنەیەکە نزیکە ئیحساسی زۆرە، ئادی یەڵا با دووری خەینەوە. ئەگەر وێنەیەک بچووبی ئیحساسی کەمە، وێنەیەک گەورە بێ ئیحساسی زۆرە، ئادی وەرە با وێنەکە بچوو بکەینەوە. ئەگەر تۆ خۆت کە تەماشای خەیاڵێکی ڕابردووت ئەکەی خۆت لەناو خەیاڵەکە بیت، جیاوازە لەوەی خۆت لە دەرەوەی خەیاڵەکە بی. وەکو چی وایە؟ تۆ یادەوەریەکت هەیە، ئەگەر وابزانی یادەوەریەکە لەناو تەلەڤیزۆنێکا لێ ئەدرێت، زۆر جیاوازە وەک لەوەی تۆ وابزانیت ڕەنگ لەوەی. ئێستا بەڕێزان، زۆرتان لەوە چێت لە قتاتی فیلمی ترسناکتان بینی بێ. فیلمی ترسناک نایەت نەفرەکە پێ پیشان بات. مەسەرەن ئەکتەرێک پێ پیشانەیە کە ئەترسێ، زۆر جار ئەکتەرە ترسنۆکەکە لا ئەبا، ئەوەی کە ترساوە لە بارودۆخەکە لا ئەبا. چی پیشانەیە؟ شتانە پیشانەیە کە ئەکتەرەکە ئیبینێ. چونکە ئەم فیلمانە بەگاڵتە دەرنەکراون، ئەمانە کۆمەڵی خەبیری زۆر نەفسی هاتوون و تویانە ئەبێ دەنگی مۆسیقاکە وابێ، ئەبێ دیمەنەکان وابێتە پێشچاو کە ئینسانی ئەترسێ چۆنێتە پێشچاوی، ئەبێ ئەم کامێرە ون بڕاتە پێشەوە کە ئینسانێک لەم شەوە ترسناکە کە بەڕاغەوەکە ئەڕوا چۆن نەڕوا یا بەگەڕەکەکە ئەڕوا چۆن نەڕوا. تۆ کاتێ سەیری فیلمەکەکەی پێ ئەچێ ئیحساسی ترس بۆ تۆ دروست بکە، چونکە ڕێک تۆ ئەباتە ناو وەزعەکەەوە. بەڵام ئەگەر بێت و وەکو دیمەنی فیلمێکی کە پیشانی بە، نەفەرەکە زۆر لەوە پیشان بە و ڕێفەکە بە تەواوەتی بەوازحی لە هەموو ڕاوەکە جوان دیار بێ و ئەگەر تۆزە ڕۆشن بێ و ئەگەر تۆزە ڤیدیۆکە دوور بێ و ئەگەر مۆسیقاکە هیچ ئیحساسی ترس بۆ دروست ناکات. بۆ بەڕێزان، ئەم شتە ئێمە ئەتوانین بەمە بڵین ئەندازیاری دەرونی. ئەندازیاری دەرونی واتە تۆ جارێکی کە ئەچیتەوە ناو هەموو ئەو یادەوەریانە، چونکە جاری وا هەیە بەڕێزان، یادەوەریەکە ئەبێ بە عەقلەیەکی گەورە لە ژیانی تۆوە. یەک ڕووداوی ڕابردووە یان تۆ ئەکا بە مرۆڤێکی سەرکەوتوو یادکا بە نەخۆشێکی نەفسی. جاری وا هەیە بارودۆخێکە بەسەر تا هاتووە ئەستەن سەری لە دەرناکی. بۆ نمونە لە 2000 وابزانم 11 بوو 12 بوو سیمینارێکم هەبوو بۆ توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی. وتم من پێم باشە یەکی کێشەیەکی هەبێ و من هەر بە بەرچاوی خۆتانەوە ڕێنمایی بکەم و هەر بە بەرچاوی خۆشتانەوە کەسەکە چاک بێتەوە. یەکێ لە توێژەرەکان وتی من کێشەیەکم هەیە، وتم فەرموو. وتی من ماوەیەک لەمە پێش لە ناو ئۆتۆمبیلێکا بووم دەرگەڕام، ئێستا هەر ئەچمە ناو ئۆتۆمبیل یەکسەر تەپی دڵم زیاد دەکا، زۆر دەترسم، وەزعم تێک دەچێت. لە کاتێکا کە ئاساییشە وەزعەکە، یعنی مەسەڵەن سیارەکە خاویژە ئەڕوا من وەزعم تێکەچێت. سیرەکەی ئەم ڕووداوی بەسەریا هاتووە لەناو ئۆتۆمبیلێکا بۆ وەرگەڕاوە یەک لەحزەیە بەڕێزان، بەڵام ئەم لەحزەیە کۆمەڵێ ئیحساس و وێنە و دەنگ هەمووی ڕەبتەکا بەیەکەوە و تۆ دوایی بەس بەوەی لەناو ئۆتۆمبیلەکانی هەمان حاڵەت بۆ تۆ دروست دەکاتەوە. ئەگەر تۆ کۆمپیوتەرەکە دەست بنی بە پیتی ئێمە ئێن بنووسێ، پێویست ناکات دوگمەکە دەبینی بیگۆڕی. شتێک هەیە لەناو پرۆگرامینە ئەتوانی بچیتە ناو دەستکاریکی بڵی کاکە دەسم نا بە ئێمەکە بنووسێ ئێن، دەسم نا بە ئێنەکە بنووسێ ئێن. پێویست ناکات تۆ کیبۆردەکە هەڵبچڕیت و دوگمەکان بگۆڕی. ئێمە زۆر جار لە چارەسەری گرفتە دەرونیەکانە ڕێک بامان لێ هاتووە. کەسێک گرفتێکی هەیە لە جیهەتی ئەوەی بچین لە ناوە دەستکاریکین یین ئەمانەوێت لە دەرەوە بیگۆڕین. زۆر جار دەرەوە چارەسەری بارودۆخەکە ناکات. تۆ
هەستەکەی ژیانێکی خراپت هەیە بۆ لەبەری لە ژیانێکی خراپە ئەچی ئەڵی کاکە بەخوا ئەم بارودۆخی بەسەر ئایلەکەمە هاتووە خەتای ئەم گەڕەکەی خەتای ئەم شارێ ئەچی بارەکەی بۆ شوێنێکی تر زۆر جار نازانی تۆ هەڵگری ئەو وەزعی کە ئەو بارودۆخە بۆ تۆ دروست ببێ کەواتە گۆڕینی خۆت ئەزانم ئەڵێن کارێکی قورسە گۆڕینی خۆت هەر ئاسانترە لە گۆڕینی شارەکەت باشکردنی بۆ نمونە تۆ ئەڵێ ناوەکانم مەسەلەن باڵم ئێرە بەجێ بەڵم بچم بۆ شارێکی تر آخر تۆ خۆت چۆن بیرەکەیتەوە چۆن ئەژیت بەرنامەی ژیان چۆنە زۆر کاریگەری هەیە ئەوە تۆ هەر بەم جۆرە عەقڵیەت و بیرکردنەوە بارکەی کێ ئەڵێ بارودۆخێکی خراپتر بەسەرانایەت کەواتە حەلەکە ئەوەیە تۆ خۆت باشکەیت ئێستا بەڕێزان بووی بابەتەکە ناتان ڕوون بێ منیم لە کۆرسی کۆنتترۆلی مشک و ئەندازیاری دەرونی منیم باز لەوە کرد کە یەکەم چۆن لە ڕێگەی جەستە ماوەنەوە ئێمە ئەتوانین کۆنتترۆلی لایەنی دەرونی و ئیحساسمان بکەین چۆن لە ڕێگەی جەستەمانەوە ئەمە زۆر ئاسانە هەمووی ئەزانێ شانی چۆن بوەسێنێ هەمووی ئەزانێ دەستی چۆن بگرێ هەمووی ئەزانێ کە بست چییە یی تۆزێ دەستکاریەکی ئەمە یەکێکە لە خاڵەکان کە تۆ لە ڕێگەی جەستەوە ئەتوانی دەستکاری بکەی ئەم بۆ خۆیشێکی زۆر ئاسانە دوم مەوزوعەکە ئێمە باسی بۆ ئەەکەین با من بۆتان شێرکەم باشترە لاتان دیار بێ بووی بزانن کە وانەکانمان لە دەوری چی ئەسوڕێتەوە ببورن ئەوە لە جەستەوە یەکەم شت لە جەستەوە دەست پێەکەین کۆمەڵە تەکنیکی عەمەلیمان هەیە کە من خۆم بۆ چەندین کەسم بەکارهێناوە هیوا هەیە ترسی کۆمەڵایەتی هەیە نەفەر بۆ بەحسی ماستەری هەبووە وتوتی من کەسێکی شەرمنم قوگم ئەگیرێ ڕەنگم تێگەچێ قسم بۆ نایە تەکنیک هەیە کە بە حاڵەتی جەستە پەیوەستکردنی باوەڕ بەخۆبوون بە یەکێک لە پەنجەکانیەوە یا دەستیەوە یا قاچیەوە دوایی زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی وەکو دوگمێک جەستەی خۆت بەکاربێنیتەوە بۆ هۆی هەمان ئەحساس بۆ دروست ببێ ئەمە بابەتی لە جەستەوە چۆن گۆڕانکاریەکی لە ئەندێشەوە تۆتان ئەزانن زۆربەی ئەوانی تووشی نەخۆشی نەفسی ئەبن خەیاڵەکانی خۆیان تووشی نەخۆشی نەفسیانەکە تۆ تەماشای فیلمێ بکە باسی نەخۆشێکی دەرونی بکات چیت پێ پیشانەیە ڕەفتاری جەستەیی لەگەڵ خەیاڵەکانی فیلمێک ئەگەر باز لە کەسێک بکات کە دەرونیان تەواو نییە خەیاڵەکانی کەسەکەت پێ پیشانەیە ترزانی بارودۆخی جوانە کەواتە ئێمە ئەکرێت لەڕێی ئەندێشەکانمانەوە ببین بە مرۆڤێکی ساغ و سالم ببین بە مرۆڤێکی سەرکەوتوو یاخود ببین بە مرۆڤێکی فاشیل یا ببین بە نەخۆشێکی دەرونی زۆرێک لەو ئیحساسانەی کە بۆمان دروستە بێت زۆر لەو یادەوەریانەی کە ئێتەوە خەیاڵمان زۆرێک لەو حەماسەتەی کە بۆ ئایندە بۆمان دروستە بێت هەمووی پەیوەندی بە کۆمەڵە وردەکاری ئەندێشە و خەیاڵەوە هەیە کە ئێمە بە وردی ئەوە ئەخوێنین چۆن تۆ وەکو کەسێک فۆتۆشۆپ ئەزانێت دەستکاری ڕستمێکەکە چۆن ئەچی لە ڕێی ئەندێشەکەتەوە دەستکاریەک پاشان لەڕێی زمانەوە ئایا ئەزانن کە ئەو شانی کە بەکاری ئەهێنی ئەو جۆرە قسانەی کە ئەیکی ئەو لەحنەی کە تۆ قسەی پێەکەی ئەو عیبارەت توانی کە تۆ دەری ئەبڕی ئەمانە ئەکرێ تۆ بکەن بە مرۆڤێکی بەهێز یان تۆ بکەن بە نەخۆشێکی دەرونی و هەروەها مۆزوعی چارەسەرەکان لەوانە بۆ نمونە باز لە لاوازی ئیرادە دڵتوندی و خەمۆکی ترسوفۆبیا لاوازی کەسێتی کێشە دەرونیەکان و کۆمەڵێک بابەتی گرنگ دووە کۆرسەکەمان لە دەوری ئەم چوارە ئەسوڕێتەوە و لە هەر یەکێکیانە کۆمەڵە تەکنیکی عەمەلی هەیە یەکسەر تەکنیکەکە فێرەبی و تۆ لە ژیاندا هەر کاتێویستت دەتوانی ئەو تەکنیکانە بەکار بهێنیت خۆشەویستان
شتێک کە تەسەورەکەم بیبینن زۆر باش بێ ئەویش ئەوەیە با سەرێبین لە ئەوەی کە بەشدار بووان ئەوان چی ئەڵێن دەربارە بەم کۆرسە ئێمە فۆرمان خستە بەردەستیان و ئەوان پڕیان کردەوە و ئێستاکە ئەتوانین تەماشایەکی بکەین بۆمان دەرکەوێ بزانین ئەم کۆرسە ئێمە بۆ نمونە وتومانە ئەتوانی تۆ بەکاری بێنی بۆ چارەسەری ئەم شتانە بەڵام لەوێ دەرەکەوێت کە چەند نەفەر بۆ چارەسەری چی بەکاری هێناوە و چه ئەنجامێکی هەبووە. مامۆستای بەڕێزم سەلام عەلەیکوم بمبورە کە هۆستەکەم لە جەنابتان وەرگرت مامۆستای بەڕێز پێت نەبێ هەنارخان پێی خۆشە قسە بکات دەگەر ئیجازەمان بەی لە خزمەتیان خات و هەنەر مامۆستای بەڕێستانەکەم بە هۆست ببورە کە زێت کێشە هەر جەنابەت هەتا هۆستی مایکەیتەوە گوێ بگرین لە خزمەتیاوین. هەنارخان مایکەکەت کراوەتەوە فەرموو. هەنارخان السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستانی بەڕێز سەلامەت بۆ زۆر زۆر سپاس دەکەین لە خزمەتتان. خۆی گەورە بێتان کە مامۆستای بەڕێز طبعاً من سوپاسی پێشەکی ویستم سوپاسی ئاوات ئەکادمی بکەم بۆ هەموو کۆرسەکان. سەلامەت بێ چەند کۆرسێکم خوێندووە الحەمدولillah لێرە بەڵام ئەتوانم بڵێم باشترینیان کە ژیانی منی گۆڕی الحەمدولillah ئەم کۆرسە بوو کە سوپاس بۆ خی گەورە ئیسفادەیەکی زۆر زۆر باشم لێ کرد و ئەمەوێ بڵێم کە ئەو کەسانەی کە ئەم کۆرسە ئەخوێنن بەڕاستی ئەبن بە یعنی چارەسەرکاری دەرونی بۆ خۆیان و بۆ مناڵیان بۆ برایان بۆ خوشکیان بۆ هەموو دەوروبەریان یعنی وەکو ئەویان لێدێ گڵۆپێک بن هەموو دەوروبەری خۆیان ڕووناک بکەنەوە بەڕاستی. بەڕێستان کە بەشداریتان کردووە لە چەندێک کۆرسەکە بە شتێکی عەمەلی ئەبی و زیاتر مەسەرەن خۆر یان ئەو کەسانی کە لەگەڵ تا بەشدار بوون لە چ شتێکا توانیتانە زۆر ئیسفادەی لێ بکەن؟ عەفوان مامۆستای بەڕێز تێ نەگەشتم ببورن بەردەباریکەنەوە. لە چیا ئیسفادەت لەم کۆرسە کرد و چ شتێکی جێگەی سەرنج بوو؟ مامۆستای بەڕێز وەڵی ئەوەی جێگەی سەرنج بوو یعنی چارەسەرەکان عەمەلین چارەسەرەکان بەڕاستی یعنی بە کەمتر لە 5 خولەک دەتوانی چارەسەری خۆت بکەی یعنی ئەگەر هەر زۆر زۆر قورس بێ بە کەمتر لە 10 خولەک یعنی ئەو خولەکانەی کە تۆ چارەسەری خۆتی تیاکەی بە تەکنیکەکانی ئەم کۆرسە بەڕاستی بە پەنجەکانی دەسەژمێرێ. من سوپاس بۆ خی گەورە کێشەم هەبووە هی مناڵی یعنی بە کەمتر لە 3 خولەک چارەسەرم کردووە سوپاس بۆ خوا. ماوەیەک پێش بەڕێز خوشکێکی بەڕێز کە قسەی لەگەڵم کرد بەڕاستی وەزعێکی زۆر زۆر خراپی هەبوو کێشەی 8 ساڵەی هەبوو بەڕاستی زۆر زۆر لە وەزعێکا بوو یعنی گەشت بۆ ئەو پەڕی نائومێدی. سوپاس بۆ خی گەورە من توانیم یارمەتی بدەم بە یعنی کەمتر لە 7 خولەک سوپاس بۆ خی گەورە یعنی ئەتوانم بڵێم ینی لە 150 ڕزگاری بوو لە کێشەکەی سوپاس بۆخوا زۆر زۆر ینی چارەسەرەکان ڕێک وەکو موعجزەوان ڕێک وەکو موعجزەوان مامۆستای بەڕێز یعنی یەکسەر ئەوە نییە یعنی بڵێ چاوەڕێ بیت و بزانام کەی کاریگەری دەرەکەوێ ئەو شتانە یعنی یەکاویەکە ماشاءالله یعنی ڕێک وەکو موعجزە وەکو چۆن بڵێم ئەگەر گونجاو بێت وەکو سحر یەکسەر کاریگەریەکە دەرەکەوێت. ئەوە نییە بڵێ چاوەڕێ بکەی چەندین ڕۆژ و چەندین مانگ و بزانام کەی کاریگەرەکەی دەرەکەوێت و ئەو شتانە بەڕاستی یعنی ماوەیەکیش پێشتا کوڕەکەی خۆم بەڕاستی پێم نەزانی بوو وابزان ڤیددیۆیەکی بینی بوو لە مۆبایلە کە تووشی ترس و ئەو شتانە هاتبوو یعنی تووشی خەیاڵات هاتبوو قسەی زۆر زۆر سەیری ئەکرد بەڕاستی ینی کە گوێم لێگرت ئەگەر پێش ئەم کۆرسە بواە ڕێک یعنی خۆم تێکە چوم ئەوشم تێکەدانم ئەتوانی ینی لەگەڵ ڕێزم بۆی ئەو قساکەم یعنی زۆر زۆر حاڵەتەکەی زۆر زۆر ناخۆش بوو الحەمدولillah یعنی بە کەمتر لە 10 خولەک بە یەک تەکنیک بەکارم هێناوە الحەمدولillah. ئێستا چەندین جا پرسیاری لێکەمەوە ئەڵێ هیچ هەر لە بیرشم نەماوە هەر بە هیچ شێوەیە بە خەیاڵشمانە ئەو خەیاڵ شتێکە بۆم دروست بوو. سوپاس بۆ خی گەورە.
جا من پەیامێکم ئێمە وسای بەڕێز با کاتی بەڕێست و بەشداربوانیش لەوە زیاتر نەگرم. هەنارخان بۆ ئەوەی ئەو کەسانی کە ئێستاکە بەشدار بوون زیاتر سوودمەند بن تۆ ئامۆژگاری چییە؟ چی بکەن لە ئەتوانن زیاتر ئیسفادە لە کۆرسەکە بکەن؟ وا بزانم لۆچە مایکەکەت داخرابە. دەستەکانم خۆش بێ هەنارخان. بەڕێزان من پێم باشە کە کۆمەڵە داتا ببینن مامۆستا ئێوار بە ئەرک نەبێ من بکەیتەوە بە هۆست. بەسەر چاو مامۆستای بەڕێزم دەستەکانە خۆش بێ. سپاس. زۆر سپاس بۆ هەنارخان. مامۆستای بەڕێزم ئێستا جەنابتان هۆستن فەرمون. خۆش بن. بەڕێزان تەماشایەکی ئەم داتایانە بکەن بۆ ئەوەی شتێک نەڵێم کە ڕێی خۆم بێ بەڵکو ئەوە بزانن کە ئێمە ئەم کۆرسا سەرەتا توێژینەوەیەکمان کردووە. فۆرمێکمان بڵاو کردەوە 756 کەس فۆرمی پڕ کردەوە و ئەم فۆرمەی کە ئەیبینن ئەوە کەسانێک باسییان لەوە کردووە کە ئایا پێشتر لە بەشداریان کردو لە ئاوات ئەکادیمی یان نا ئەگەر بەشداریان کردو چ کۆرسێکیان خوێندووە ئەیانوێت چ کێشەیەکیان چارەسەر ببێ بۆ نمونە زاڵبوون بەسەر ترس و لاوازیەکان سڕینەوەی یادەوەری ناخۆش متمانە و خۆ کۆنتڕۆڵکردنی کەسەکە ئەوێ بەرزی کاتەوە بیرکردنەوەی نەرێنی بیرکردنەوەی ئەوێنی دروست بکات لە ژیانی خۆی ئەمانە هەموو ڕێژەکان نووسراوە و ماوەی کۆرسەکە چەند هەفتە بێ چۆن بێ بایی چەند بێ ئەمە ئێمە توێژینەوەیکی وردمان کرد و لێکۆڵینەوەمان کرد و ئەو بەڕێزانی کە لە بەشی توێژینەوە و پەرەپێدانن هاتن راپۆرتیان کرد و بیناریان لەسەر پێشکەش کرد واتە بە بەرچاوڕوونیەوە کۆرسەکەمان کردەوە. پاشان کە کۆرسەکە خوێنراوە 102 بەشدار بوو فۆرمیان پڕ کردوێتەوە و پێم وتون لەم فۆرمە تکایە ناوی خۆتان مەنووسن و ئەم پرسیارانم بە وردی بۆ جواب بنەوە. بۆ نمونە تەمەنی بەشداربووان ئەمەی کە ئەیبینن لە سەدا 22 بەشداربووان تەمەنیان لە بینی 21 بۆ 25 ساڵ بووە و لە سەداسیان تەمەنیان لە بینی 26 بۆ 30 و ئەبینن لە سەدادەیان 31 بۆ 35 لە سەدا 15یان لە بینی 36 بۆ 40 و هەر لە بچووکترین تەمەنیشی تیاوێ کە بەشداری کردبێ 11 بۆ 15 ساڵیش بەشداری کردووە یەک نەفەر لە سەدایەک و لە سەدا 2 کەسانی بوون کە 16 بۆ 20 ئیتر ئەوە کە بینیتان ڕێژەی تەمەنیان چۆنە. ئاستی خوێندن زۆربەی بەشداربووەکان زانکۆیان تەواو کردووە بەڵام لە هەمان کاتە لە سەدا 3 زیاتری ماستەری هەبووە لە سەدا 1 دکتۆرای هەبووە لە سەدا 1 سەرەتایی تەواو کردووە لە سەدا 11 بنەڕەتی و ئامادەیی و ئیتر زۆربەی پەیمانگا و زانکۆیان تەواو کردووە وەکو لێرە ئەیبینن. پاشان ڕەگەز ڕێک لە سەدا 50 نێر بووە لە سەدا 50 نێبوون واتە لەوە پیشەکانیان هەموو نوع پیشەیەکی تیا بووە. بۆچی بەشداری کردووە لە کۆرسەکە و تەماشاکەن سوودت لەم کۆرسە بۆ کامێک لەم گرفتانە وەرگرتووە واتە کەسەکە بەشداری کردووە بەڵام ئێمە لێمان پرسیوە تۆ بەشداریت کردووە تەمەن هەر کەسە گرفتێکی هەیە بەڵام تەماشاکەن لە سەدا 40 ئەڵێ من بۆ خەمۆکی ئیسفادەم لێ کردووە لە سەدا 45 ئەڵێ من بۆ قەلەقی ئیسفادەم لێ کردووە لە سەدا 36 ئەڵێ من بۆ ترس و فۆبیا ئیسفادەم لێ کردووە تووڕەیی لە سەدا 31 بەدگومانی لە سەدا 23 شەقیقە و زمانگرتن شەقیقان لە سەدا 2یان ئەڵێن ئێمە بۆ شەقیقە ئیسفادەمان لێ کردووە لە سەدا 4 ئەڵێن بۆ زمانگرتن شەرمکردن لە سەدا 38 لاوازی ئیرادە لە سەدا 41 لاوازی باوەڕ بەخۆبوون لە سەدا 46 و لە سەدا 61 بەشداربووان
کاریگەری خراپی یادەوەری ناخۆش توانیوان ئیسفادەی لێ بکەن واتە ئەم کۆرسە بە دڵنیاییەوە ئەو کەسانی کە ئەو جۆرە گرفتانیان هەیە وەک لێرای بین چارەسەرەکەی ئینشاڵڵا زۆر ئاسانە بێ بیرکردنەوەی نێبینی لە 56یان ئیسفادەیان لێ کردووە خوی خراپ لە 4 هاتوون بۆ مۆزوعی تەماشاکردنی پۆرن ئەو بابەتانە ئیسفادەیان لێ کردووە لە 4 بۆ جگەرە کێشان ئیسفادەیان لێ کردووە لە 8 واتە مەرج نییە ڕێژەکە کەم بوو یعنی کەمتر ئیسفادەی لێ بکرێ قسەکە لەسەر ئەوەیە هەبووە بۆ جگەرە کێشان ئیسفادەی لێ کردووە هەبووە بۆ زۆرخۆنی ئیسفادەی لێ کردووە هەبوو ترسی دەربڕین لە بەردەم خەڵک لە 32 ترس لە سەرکەوتن لە 128 ئەمانە سوپاس بۆخوا بەم ڕێژانە دەرەکەوێت کە چەندێک ئیسفادیان لە کۆرسەکە کردووە و ڕای جۆرە و جۆر هەیە پاشان چەند ڕازی بووی لە کۆرسەکە باشە لە 153یان لە 100 ڕازی بوون ئیتر لە 121یان بە ڕێژەی ڕازی بوون یعنی ئەوەی کە ڕازی نەبووە لە کۆرسەکە لە 101 بووە یعنی لە هەموو ئەم نەفرانی کاینەکەیان پڕ کردوێتەوە ئەویش نازانم پێچێ هەڵەش نووسیبێتی تەسەورەکەم وابێ ئەمە ڕێژەیەکی وامان هەیە بەڵام سوپاس بۆخوا زۆربەی دە لە دەیاوە بە کۆرسەکە پاشان بەڕێزان کام بەشی کۆرسەکە زۆرترین کاریگەری لەسەر تۆ هەبووە ئێمە وتمان 3 مۆزوعی سەرەکیمان هەیە ئەندێشە و قسە و هین عەجیبە وەکو یەک هەتەماشاکەن لە 127 لە 136 لە 135 بۆ نمونە لە 135 ئەڵێن لە جەستە ئیسفادەمان کردووە تەکنیکەکانی جەستە لە 136 ئەڵێن لە تەکنیکەکانی ئەندێشە ئیسفادەمان کردووە و لە 127 ئەڵێن لە مۆزوعی تەکنیکی زمان ئایا هەست دەکەی تەکنیکەکانی کۆنترۆلی مێشک فێر بوو بیت لە 158 ئەڵێن بەڵێ زۆر بەباشی لە 128 ئەڵێ بەڵێ زۆر بەباشی لە 158 ئەڵێن تا ڕادێک و هەندێکیان ئەڵێن من پێویستەکە کۆرسەکە دووبارەکەمەوەتە لە 114 ئەڵێن ئێمە پێویستەکە کۆرسەکە دەرسەکان زیاتر مراجعەکەینەوە بۆی زیاتر ئیسفادەی لێ بکەین ئایا سوودت لە کۆرسەکە وەرگرت و لێ ڕازی بووی سوپاس بۆخوا لە 176 ئەڵێن بەڵێ ئێمە لە کۆرسەکە ڕازی بووین لە 123 ئەڵێن تا ڕادێک و سوپاس بۆخوا هیچ کەس نەیوتوە ڕازی نەبووم لە کۆرسەکە بەڕێزان تەماشا بکەن هیچ کەس نییە بڵێ من ڕازی نەبووم یان ئەڵێن بڵێ زۆر زۆر ئیسفادەم لێ کردووە یان ئەڵێن تا ڕادێک ئیسفادەمان لێ کردووە کەس نییە ئەمە بە شەرتێ ناویان نەنووسێ ینی ئەگەر کەسی ئیسفادەی نەکردایە ئەی ئاسایی بوو بینووسیان نەخێوان نیە ئایا کێشەت هەبوو کە لەم کۆرسەدا چارەسەرێ کردبێ تەماشاکەن ئایا کێشەت هەبوو کە لەم کۆرسا چارەسەری کردبێ بەڵێ لە 184 واتە لە 184 کێشەی هەبووە و لە کۆرسەکەش چارەسەری کردووە ئایا ناوی کۆرسەکە تا چەند لەگەڵ ناوەڕۆکەکەی گونجاوە لە 178 ئەڵێن بەڵێ زۆر گونجاوە لە 120 ئەڵێن تا ڕادێک لە 101 ئەڵێ گونجاو نییە واتە تەنها لە 100 نەفەر یەک نەفەر هەیە کە پێی گونجاو نەبوو یا ڕازی نەبوو ئێستا کە کۆرسەکەت خوێندووە بە شایانی چەند هەزار دیناری ئەزانی بەڕێزان ئەم پرسیارە ئەگەر پێش کۆرسەکە من داتام لایە بەڵام ئەمە داتای دوای کۆرسەکەی واتە کەسەکە ڕێی خۆی دەربڕیوە کە ئەم کۆرسە بە چەند باشە تەسەورەکەن لە 100 با زۆرترین ڕێژە بزانین چەندە لە 126 بەشداربووان ئەڵێن 100 لە 124 ئەڵێن 200 واتە لە 4 نەفەرێ ئەڵێن ئەم کۆرسە شایەنی 200,000 لە 110 ئەڵێن شایەنی 300,000 لە 107 ئەڵێ شایەنی 400,000 لە 125 ئەڵێ شایەنی 500,000 واتە سپاس بۆخۆ تەنها لە 106 نرخی کۆرسەکەیان پێ زۆر بووە و لە 120 تقریبا لە 130 بەڵام ئەوی تری سپاس بۆخوا قەنەعەتیان وا بۆ کە ئەم کۆرسە زۆرە کە لە 125 قەنەعەتی وایە ئەم کۆرسە شایەنی 500,000 ئەو گرفتانی خوارەوە دیاری بکە کە پێ دوایە ئەم کۆرسە بەسوودە بۆیان بزانین
ئەم کورسە بۆ کێ زۆر بەسوودە لە سەدا 27 دەستکاری ناخی خۆت بکەیت هەستی خۆش و ناخۆش و ڕق و خۆشەویستی بخەرە ژێر کۆنتترۆلی خۆت لە سەدا 27 ئەڵێن بۆ ئەمە زۆر باشە لە سەدا 27 تریشیان ئەڵێن بۆ سڕینەوەی یادەوەری ناخۆش لەو ڕێژێش کە ڕێژەیەکی زۆر بێ لە سەدا 14 ئەڵێ متمانوس و کۆنتترۆلکردنت بەرز بکەرەوە ئەمە نووسراوە چیت هەیە سپاس بۆخوا زۆربەی قسەی باش و دوعای خێر و سپاسیانەکەم هەر پێشنیار و ڕەخنە داواکاریەکە هەیە بینوسە زۆربەی سپاس بۆخوا کە هەموویم خوێندۆتەوە دەستخۆشی و سپاسیان هەبووە و بەم شێوازە وتومانە هەر پێشنیار و ڕەخنەیەکیش هەیە بینوسە کورسێکی زۆر بەسوودە بە هیوای بەردەوام بوون ئەمێ وەک تاکێ گرنگی بەلانی دەرونین بدرێت لەلایەن مامۆستای بەڕێزخۆیەوە بەردەوام بێت من پێم باشە پێشەوەی بەشداری یادگر بکە بێم کورسە بخوێنی یەکێگەڵێ باشترین کاریگەرترین کورس بوو بەجددی ئەمە ئەو شوێنێک ئەودا ڕەخنەیان بنووسە بەڵام بەم شێوازە هەر پێشنیار ڕەخنە و داواکاریەکە هەیە بینوسە سەبارەت بە ئاوات ئەکادیمی ئیتر لێرە پێشنیار و شتیان هەیە و ئەمە ئەو فۆرمێکە خەڵکانێک لە دوای خوێندنی کۆرسەکە ڕای خۆیان دەربڕیوە بۆیە ئەمەم پێشانیان بۆی من شتێک نەڵێم وانەبێ بەڵکو ئەمە هەمووی ڕێی ئەو کەسانێک کە کۆرسەکەیان خوێندووە هیوادارم بتوانین لە گروپی دووەمە کۆرسەکەمان لە ئاستێکی بەرزترا بێ و من ئەبێ ئەوەتان پێ بڵێم گروپی دووەم جیاوازەکە لەگەڵ گروپی یەکەم ئەوەیە کە دەرسەکانی گروپی یەکەم ئەخرێتە بەردەستان زائیدەن جێبەجێکردنێکی زیاتر واتە ئەوانشی کە گروپی یەکەم بەشداریان کردووە من پێم باشە لە گروپی دووەم بەشدار ببنەوە ئەگەر ئەیانەوێ بە شێوەیەکی عەمەلی زیاتر گرفت چارەسەر بکەین ڕاستەوخۆ بەڕێزێک نووسێتی تکایە پرسیارم هەیە فەرموو بەڕێزەکەم پرسیارەکەت کە لە خزمەتتان سلام علیکم عليكم السلام ورحمة الله لە ڕاستی من گروپی یەکەم بەشداریم کرد ڕاستی زۆربەی کێشەکانم چارەسەر بووە ئیتر بۆ نمونە هەستکردن بە کەمی یا شەرمی ئەم بابەتانێ بەس یەک پرسیارم لا دروست بووە بۆم لە کاتێک کەسێ قسەیەکە ئەوە ناڕەحەت مەکە لەو کاتە ڕاستەخۆ ناتوانم جوایە بدەمەوە دەروون و مرتاح بێ کاتێ ئەوە نامێنێ لە تەنیایی زۆر بیرەکەمەوە ئیتر ئەوەی بیرەکەمەوە تا ئاستیانی گریان ئیتر چۆن بتوانم ینی کارێ بکەم هەم بتوانم لەوێ هەستەکەم دەرببڕم دوای نەیەمەوە بیر بکەمەوە زۆر مێشکم هیلاک ببێ تێگەی ئەوە تۆ پێویستەکە نۆنمونە ئێمە زۆرێک لەو تەکنیکانی بەکارمان هێناوە بۆ مەسەلەی چارەسەری فۆبیا و بۆ باشکردنی باوەڕ بەخۆبوون ئەبێت تۆ ئیش لەسەر خۆتکەی ئەمە شتێک نییە بڵێ من بەسەرەیە ئەمە چارەسەرەکەم لە بەیانیەوە وەرە ئیش لەسەر خۆتکە کە زیاتر بە تایبەتی لە ڕووی جەستەییەوە کۆنتترۆلی خۆتکە مەهێڵە کە ئەگەر کەسێ قسەی لەگەڵان کردی تۆ لاوازبی لە بەردەمیە ئەگەر هاتوو لە ڕووی جەستەییەوە توانی تەکنیکەکانی ئەوانی کە تایبەتە بە جەستە و ڕێخستنی جەستە هەوڵ بی وەکو ئەڵێ بەڕێکپێشی بوەستی ئەگەری زۆرە زیاتر زاڵبی بەسەر بارودۆخەکە پاشان ئەو کەسەی کە کۆنتترۆلی گفتوگۆیەک ئەکا ئەو کەسەنی کە قسە ئەکا بەڵکو ئەو کەسەیە کە گوێ ئەگرێ تۆ توانی گوێ بگرین تا کۆتایی قسەکانی پاشان تۆ توانی بە پرسیارێک یان بە قسەیەکی بەسیت تۆ توانی وابکی لە بەرامبەرەکەت هەر لەویا ئەحساس کاکە غەڵەتی کردووە و هەر لەویا هەوڵ بە پۆزیشە بێنێتەوە داوای لێبوردن بکە نەک ئەوەی کە تۆ پشگیری بکەیت ئەو تۆ تۆش بتێ دیفاعکەی لە خۆت پێویست ناکات تۆ دیفاعکەی لە خۆت پێویستەکات تۆ گوێ بگری و هەوڵ بی بە پرسیارێک ئەو بخەیتە مەوقیفەوە کە هەر خۆی ناچارکەیتەوە ئەو شتە بڵێ کە تۆ ئەتەوێ بیڵێت جاری وایە پێویستەکان ڕوونکردنەوەی با بووی تۆ وەزعت باشتر ببێت جا ئیشکردن لەسەر خۆت لە هونەری دەربڕین ئیشکردن لەسەر خۆت لە مەسەلەی ڕوبەڕووبوونەوە و هەوڵ بی کە لە هەموو ڕووەکانەوە ئیش لەسەر خۆتکەی بۆت باشترکەی
بە ئەگەری زۆر کە ئەم جارە ئەکەویتە بارودۆخێکەوە تۆ لە خاڵی قووەتای یەکەم تۆگەر لە خاڵی قوتابی کەمتر خەڵک زەفرت پێبا کەمتر خەڵک کێشە بۆ تۆ دروستەکە کەمتر خەڵک شتێک ئەڵێ کە تۆ حاڵەتێکی خراپت بۆ دروست بێت دوو تۆ ئەبێت پێشوەخت تەمرینی ئەوەت کردبێ ئەگەر هاتوو ئەمە زۆر مهمە یعنی تۆ پێشوەختە حساب بۆ وەکی ئەگەر هاتوو بەرامبەرەکەت تعلیقێکی لێایی ئەگەر هاتوو بەرامبەرەکەت قسەیەکی ناخۆشی کرد تۆ چۆن ئەتوانی بوستی وجاری وانە وەڵام نەدانەوەش زۆر مهمە بەمەرجێک تۆ تەسلیم نەبی لە ڕووی جەستەییەوە یعنی ئەگەر بۆ بخەی سەردا بخەی یا مەسەلەن پشگیری قسەکانی ئەو بکەی هەموو ئەم حاڵەتانە تۆ خاتەوە حاڵەتێکی لاواز جارێکی تر دوایی ئیتر خەفەتە چی وام نەوت بۆچی وام نەوت کەواتە موزوعەکە چییە تۆ زۆر کاریگەر ئەبی بە قسەی خەڵک کاریگەربوونەکە یەکێ لە هۆکارەکانی کاریگەربوونەکە ئەو حاڵەتە جەستەیە کە باسمان کرد ئێستا من نمونەیەکت بۆ بێنمەوە ئەگەر کەسێک لە کاتی وێبینارێکە شێوازی قسەکردنی لە کاتی وێبینارەکان لەگەڵ شێوازی گوێگرتنا یەکشت بێ وەی یەکێک لە بەشداربەکان قسەیەکی ناخۆش با لە دڵی ئەوان تا کۆتایی پێوەی دیارە بەڵام ئەگەر بێت و کەسێک کە قسەیەکی ناخۆشەکات تۆ ئاوانی سەر دەبیتە پێشەوە ئاوانی سێوی ئەکەی هەولەی لەسەرەوە سێری خوارەوە بکەی ئەو حاڵەتە کە ئەگەڕیتەوە بۆ حاڵەتە جەستەیەکی خۆت ئێستا بەنسبەت تۆ لەو چەند قسانە موازەفێکە کۆرسەکەت خوێندووە کە ئەگەڕێتەوە بۆ حاڵەتەکەی خۆت ئیحساسە نایەتەوە لەگەڵتا بەڵام تۆ لە مەجلیسێکا دانیشتووی چۆن دانیشتووی لە ئەوڵ تا کۆتایی لەو کاتەشێک کە قسە ئەکرێ بەرامبەر تۆ هەروە دانیشتووی کەواتە کاریگەریەکەش لەسەر ئەو حاڵەتە تا کۆتایی ئەمێنێتەوە بۆیە باش وایە ئەگەر زانیت کەسێک تەداخولێک ئەکا قسەیەکی ناخۆشەکە شێوازی وەستانەکەت بۆ ئەو لەحزەیە بگۆڕە واتە بێنە ئاوا بکە ئاوا بکە با قسەکانی بکە ئەسە بڕۆ ئەوانی کە شەبانین ئەوانەی کە منەتیان بە کەس نیە تەبیعەتێکی نوعێکیان هەیە کە تۆ قسەی بکەی بزانە قسەکەی بەدڵ ئەو نێکسە ئاوایەکەکە تا قسەکە تەواوی بە نوعێک دەوەسێ چی بەفێی نەزانێت کە قسەکە تەواو بوو ئەگەر شایانی شەڕی کا بە شەڕ شایانی قسە بێ قسەکە ئەگەر نادوایی ئەگەڕێتەوە بە حاڵەتەکەی خۆی سێرکی زۆر تەسیری لێ نەکردووە بەڵام هەمومان تەلەبایەتیمان بینیوە کاتێ مامۆستا تەلەبێکی هەڵەسان تەلەبەکە ئاوا ئەوەسا مامۆستاکە دەستێ کرد بە قسەی ناخۆش ئەو هەروە ئەوەسا بوو دوایی هەموو تەلەبەکان سێریان نەکرد بە تا کۆتاییش ئەم فەرە داماوە هەر ئەم ئیحساسی بۆ ئەمایەوە ئاسانترین شت بۆ کۆنتڕۆڵ لایەنی جەستەییەکەیە بڕۆ تەماشای مرۆڤی شەڕانی بکە بڕۆ تەماشای ئەو مرۆڤانە بکە کە هەڵەچن یا حساب بۆ بەرامبەرەکانیان ناکەن یەکەم شت کە تایە جیاوازیەکە ئەبینی وەستانەکەیت پێگومان مامۆستا من لە کاتی تەلەبایەتیمە زۆر ئەو حاڵەتانی ئێستا باس کردیان بوو ئەم 100% یانی بێژم ئەگەر 100% ئەم بە بۆنەوەی بەشداری گروپیەکەم کردوە بۆنەی زۆر شتی لەمانەوە بوو سپاس بەخۆی سادە زۆربەی شتەکان باش بووە بەس ماومە یعنی لە خۆم ڕازی نیم لەم حاڵەتانە پێم وابێ پێویستەکان ڕایانان زۆرتر بکەم ئینشاءڵڵا زیاتر ئەوەی من ناڕەحەتەکە قورگم پڕ گریانەوێ لەو حاڵەتە کاتێ گەرەکمە قسە بکەم ئیتر کۆنتڕۆل لەدەستە مەجبورم ئەو شوێنە جێبێڵم ناچارم یانی نازانم چی بکەم ئەم جارە بەگوێ من بکە ئەگەر چاوەڕێی ئەوە بکەی کە کەسێک کە پێچێت تعلیقێ بە قسەیەکی ناخۆشکە یەکسەر حاڵەتی جەستەیت بگۆڕە دوای ئەوەی قسەکانی تەواو کرد حاڵەتی جەستەیەکە دیسان بگۆڕە ئەبینی کە ئەو کاریگەریە بۆ تۆ دروست نابێت ئیکەرەوە دەست خۆش زۆر سپاس بژیت سەلامەت بێ بۆ نمونە تۆی گوێ لە بەرامبەر هەوڵ بە گوێیەکت ئاوا بکە شانێکت بێنە پێشەوە کە قسەکانی تەواو بوو بڕۆ ڕۆ حاڵەتەکەی خۆت ئیتر بە هیچ شێوەیەک ئەو تەئسیرە زۆرە نامێنێتەوە لە دوای ئەو قسانە چاوت خۆش مامۆستاگیان نمونە زۆرکە سپاس دەکەم خوارد لەگەڵ نامەت بێخ بەرەزان من چاتەکە ئەەکەمەوە ئینشاءڵڵا ئێمە ئەمە تەنها پێشێکیەک بوو کە بزانن چی خوێنراوە ڕێی بەشداروان چی بووە
و قەرارە چی بخوێنرێ ئەگەر لە چاتەکان شت بنووسن من بزانم پرسیارێک پەیوەندی بە مۆزوعەکەەوە هەیە توانم جواب بەمە لە خزمەتتانە ئەڵێ بەپێی فیدباک و باسەکان ئەم کۆرسە بۆ کەسێکە زۆر کێشەی دەرونیە کۆمەڵایەتیە بنیە مەرج نییە بۆ کەسێکە بەڕێزان بۆ کەسێکە ئەگەر کێشەیەکی هەیە بتوانە چارەسەریکە بەڵام ئێمە هەمومان ئایا لە ئێستای خۆمان ڕازین نە ئێمە نامانەوێت سەرکەوتوو بین ئێمە نامانەوێت باوەڕ بەخۆبوونمان زیاتر بێن یعنی ئەم کۆرسە مەرجنی کێشە چارەسەرکە بگرە کەسەکە بەدەستەکە ئایا ئێمە ئەمانەوێت کەسایەتێکی بەدەستمان هەبێت ئایا ئێمە ئەمانەوێت لە مۆدوع بتوانین لە بەردەم کامێرا قسە بکەین خۆ مەرجیان کێشەی دەرونی بێ هیوای هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەڵێ من چۆن بتوانم باوەڕ بەخۆبوون زیاتر من چۆن بتوانم سەرکەوتووتر دەرکەوم من چۆن بتوانم لێهاتووتر بم یعنی ئەمانە هەمووی ئەکرێ وەکو چۆن لە خراپترین وەزع تۆ شتەکە چاکەی ئەشکرێ لە وەزعێکی خراپە لە وەزعێکی ئاساییشە شتەکە باشتر بکەیت ئەڵێ شەهادە دەدرێت بڵێ شەهادە دەدرێت چارەسەری وەسوەسە دەکرێت ئەوە بێ لە بەشداربووەکان بپرسین نرخی کۆرسەکە و زانیاری کۆرسەکە داواکارم ئەگەر ماوەسا ئێڤار ئازێت کێشێ ئەو معلوماتی کە پێویستە یا لینکێکە بۆتان دابنێ مەمنونە بم ئەڵێ ئایا ترس لە بەرزی ناو ئاو حەشەرات بڵێ ئەوە فۆبیایە بۆ چارەسەری فۆبیا ئەخوێنرێ ئینشاڵڵا زۆر زۆر عەمەلی چۆن چارەسەری فۆبیاکەی من خۆم چارەسەری چەندان کەسم کردووە هیوا هەبووە شەرمی کردووە لە بەردەم ئەوەی بچێت لە بەردەم خەڵکا قسەکە هیوا هەبووە خوێنی بینیوە بوراوەتەوە هیوا هەبووە حەشەرات لە حەشەرات ترساوە چارەسەرەکەی بەپێی ئەوەی کە لەم تەکنیکی کۆرسانە هەیە ئەوە زۆر زۆر ئاسانە یعنی جاری واحدە دەقە چارێکی کشی ناوێت بەرەزان من ناکرێ بڵێم کۆرسەکەم سیحریەوە هەموو کێشەیە چارەسەرەکە بەڵام زۆرێک لەو شتانی ئاماژەتان پێ کردووە بە دڵنیاییەوە بابەتی کۆرسەکەیە ئەم کۆرسە سوودی هەیە بۆ یادگا ئەم کۆرسە تایبەت نییە بە یادگە بەڵام ئەم کۆرسە سوودی هەیە کە تۆ بزانی میکانیزمی مێشکی تۆ چۆن ئیشەکە دەرونی تۆ چۆنە ئەڵێ مەسەبەر چۆن بزانین و جاکاری بکەین لە نێوان دەروونزانی و پلەکانی ئاگایی وە بزانم پرسیارەکە زۆر قوڵە ئەگەر بکرێ پرسیارەکە ڕوون بکەیتەوە چونکە یەکەم پلەکانی ئاگایی مەوزوعێکی کەیە دەروونزانی مەوزوعێکی ترە من لە پرسیارەکە دوازە تێناگەم بەرەزان تکایە ئێستا بۆ نمونە ئەڵێ ئایا ئەم کۆرسە سوودی هەیە بۆ یادگە ئیتر ئەچێت دەجار کۆپیە کاتەوە من داواکارم کە شتی وا مەکەن یەک دقەبە چاتەکە ڕاگرم چونکە من ئێستا بۆ من حەوت جار ئەوم خوێندەوە ئەڵێ من هۆبی خەڵکە بم حەزەکەم خۆم لێ نزیکەمەوە بەڵێ تۆ ئەتوانی وا بکەی ئازیزان یەکی لەو شتانی کە زۆر عەمەلیە لەم کۆرسا ئەوەیە هیوا هەیە بەدەست خۆی نییە کەسێکی خۆشەوێ چۆن ئەم خۆشەویستە کاڵەکەیتەوە هیوا هەیە وەنمونە هاوسەرگیری پێگەێناوە بەڵام لە خۆ هاوسەرەکەی بێزراوە یان بۆ نمونە دڵی ناچێتەوە سەری ئەم شتانە هەمووی لەوە وەکو چۆن تۆ شتێکی سادە ئەخوێنی بۆ نمونە ئەڵی ئەمە سین زائیدان ساد بۆ نمونە یەکسانە بەچی ئاوا هیچ شتەکان ئەتوانی حەلکەی یعنی شتەکان زۆر زۆر سادەن لەم کۆرساکە ئێمەی خوێنین هەموو بابەتەکان ڕوو وازە هەموو تەکنیکەکان عەمەلیە بەڵێ ئەتوانی وا بکەی کە هەستت هەبێ بۆ کەسێ ئەتوانی ئەو هەستە کەم کەیتەوە ئەتوانی حەسکی لە کەسێ ئەتوانی ڕقت لی بێ ئەتوانی خۆشت بوێ ئەتوانی لی بێزاربی و ئەم شتانەش هەر بە عەمەلی ڕاستەوخۆ ئەتوانین جێبەجێکی یعنی بۆ من خۆم
جاری وا بۆ کەسێک وتوتی مامۆستا من کچێک هەیە دڵم چۆتە سەری بەڵام نامەوێت حەزی لێ بکەم لەبەرەوەی هەستەکەم ئێمە هەر گونجاو نییە و من خۆ ناچمە داوای من نایهێنم ئەمەوێ ئەم کچەم بێزرێ بەڕێزان بێزراندنی ئەم کەسە لە ناخی ئەم کەسا پەیوەندی بە کۆمەڵشتی سادەوە هەیە خەڵک زۆر زۆر بەڵۆز لە مۆزوعەکە تێگەن بەزوان نییە یعنی چارەسەری ئەم کەسە لای من جاروا بۆ چارێکی خایاندووە دوایی هاتۆتەوە بۆرام وتێتی مامۆستا من زۆر زۆر تەعەجوب دەکەم جاران ئەم کچە هەر ئەم بینی تەپەی دڵم زیاییە کرد زۆر حەزمە کرد لە پاڵیان خۆشمەویست ئەوی ئێستا تەبیعەتم پێ تێگەچێ ئەو ڕۆژە من تحملم نەکردووە لەو ڕیزا دانیشتوم چوومەتە شوێنێکی پێ دانیشتوم یعنی هەموو ئەمانە بەڵێ ئەکرێ لە ناخمانایە و ئێمە ئەتوانین ڕۆژانە دەستکاریان بکەین ئایا ترسێکی 20 ساڵە چارەسەر ئەکرێن مەرج نییە بێ چارەسەری نەکرێ یعنی زۆر جار ئەم شتانە فۆبیا بە یەک لەحزە تووشەبی لە دەنجانی شیکاری و نازانم کۆمەڵە قوتابخانە جاری وای لەوچە ساڵێکیش بێت و بڕۆی چارەسەری نەبێ بەس شتەکە زۆر ئاسانە ینی بۆ شێوازە نییە گرنگەوەی تۆ لەم کۆرسان میکانیزمە ئەسلەکە ئەخوێنین کە ئەمە چۆن دروست بووە بەڕێزان ئێستا من نمونەیەکتان پێ بڵێم دیوان لە کولایە ترسێ ڕۆژێ لە ڕۆژان بەهۆی تێڕوانینی کولەیەکەوە قاچی کولەیەکەوە یا گرتنی کولەیەکەوە یا هەڵشاخانی کولەیەک پیایە یان دیمەنێکە بینیوێتی ئیتر لە کولە ئەترسێت بە یەک لەحظە ئەزانی لە مێشکی ئەو کەسی کە ئەترسێت لە کولە ئەوەی نییە کە من ئەیبینم من کاتێک کولە ئەبینم بە قەبارەکەی خۆی بینم بۆیە لی ناترسم بەڵام ئەو کاتێک کولە ئەبینێ دڵنیا من لە مشتی ئەوە ڕسمی کولەکە زۆر زۆر گەورەترە و ئەو ئیحساسی تیژی قاچەکانی لای ئەو زۆر زۆر تایبەتە و وردەکاریەکی هەیە و ئەم ڕوخساری کولەکە لای ئەو زۆر زۆر گەورەترە بۆیە جاری وا هەیە کە تۆ ئەترسی لە شتێک لە یەک لەحزە ئەوە لە من شتا دروستە بێتە هەندەسە نەفسیەکەی تۆ تێگەچێ ئیتر دوایی هەر کە ئەو بینی لەسەر تەپەی دڵ زیاد دەکا و ئەترسی بەڵام چارەسەرەکەی دووسێت تەکنیکە کە ئێمە لێرە ئیخوێنین و بە عەمەلی جێبەجێیەکەین دوایی بۆ دەرەکەوێت کە بەڵێ ئەتوانی زۆرێک لەو شتانی کە ئێستاکە لیانە ترسی ترست لیان نەمێنێت بەڵێ لەم کۆرسا ئیسفادە لە تەکنیکەکانی NLP هیپنۆتیزم کۆمەڵێک بابەتی دەرونی کراوە بەڵام بەڕێزان با من یەک شت ڕوونکردنەوەتان پێ بم من لەم کۆرسا ئەو شتە ئەڵێمەوە کە خۆم لە خۆمە گۆڕانکاریم تا دروست کردووە و توانیمە لەو ماوانی کاوەکو ڕاوێژکارێک ئیشم کردووە یان خەڵکێک هاتۆتە لام یان ساڵانێکی زۆر مامۆستا بووم ئەو هەموو تەلەبەیەم بینیوە من تەکنیکێکم بەکارهێناوە و چۆن تەجروبەم هەیە لە جێبەجێکردنەکە من ئەوە ئەڵێمەوە واتە مەرج نییە بۆ نمونە 500 تەکنیکە بێم هەر 500ەکەی بە شەرحکەم من شتێک ئەڵێمەوە کە خۆم جێبەجێم کردووە ساڵانێکی زۆر بۆ شتێکی عەمەلیە من نایم شتی نەزەری شەرحکەم یا شتێ بڵێمەوە کە خۆم دەستەوسان بم تاقیم نەکردبێتەوە نەیزانم ئەکرێ کەسێکی کە شارەزا بێ کۆرسێ بڵێتەوە داوەنی من بخایەنی و هەموو بابەتەکان شەرحکە من وا ناکەم من ئەوە ئەڵێمەوە کە خۆم جێبەجێم کردووە و بە عەمەلی کاریگەری هەبووە ئەوان نووسینەکانتان ئەخوێنمەوە ئەڵێم لە نەخۆشی ئەترسم بەڵێ یەکێک لەو شتانی کە ئێمە ئیشی تیاگین لەم کۆرسا مەسەلە ترسە ترس هەر شتێ بێ ئەڵێ ئایا توانی بۆ کێشەی قوتابی داڵ ئیسفادەی لێ بکەی وەڵای ڕاستەکەی من حەز دەکەم بەڕێزان ئەو بەڕێزانی کە پێشتر کۆرسەکان خوێندووە و ئەو پرسیارانە ئەبینن مەمنون دەبم ئەگەر وەڵام بنەوە زۆر سوپاس کاک ئەحمەد جان ئاسامی کێشەم هەیە لە کاتی وانە خوێندن لە مەکتەب خەیاڵم ئەڕوا ئەوە پێم وایە کۆرسی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بخوێنی ئیسفادە زیاتر لەوە ئەەکەی بۆ مەسەلەی مەکتەب مامۆستاگیان زۆر پێویستە قسەت لەگەڵکەم ئەگەر مەجالێ بەڕەخسێ بۆنە چارەسەری ترس لە ئیمتیحان بڵێ چارەسەری ترس لە ئیمتیحان بە وردی ئەخوێنرێ
و هەر ئەو چارەسەری ترس لە ئیمتیحانە من بۆ دەیان کەس بەکارم هێناوە ڕێک ڕاستەوخۆ کاریگەری هەبوو سپاس بۆخوا ساڵی پار تەلەبەکانمان کە چوونە ئیمتیحانەکان پێشتر جەلسەیەکی چارەسەرم هەبوو و زۆربیان فیدباکیانە کە چوونەتە ئیمتیحان بە بێترس وەڵای بەڕێزان 5 نەفەر شتیان نووسیەوە بەڵام ئەوەندە کۆپی پێیستیان کردوێتەوە مافی هەرمتان خۆراوە باشە کەسێک کە ناخۆشیی قوڵی بەسەر هاتوێ بە شێوەیەک تەسەوری ئەوە ناکات جارێتتر بیری خۆشی بێنێتەوە چۆن بتوانێت ئەو عقدەی بۆ تەگرێت چارەسەری بکە بە جورئەتی ئەوەی نەبێ لەگەڵ خۆشی باسی بکە کاتە ئێمە پێڵین ئەم شتە ئێتە خەیاڵت بتێنێتەوە خەیاڵت وە تو ئەو شتێک کە ئێتە خەیاڵت چ وردەکاریشی لەگەڵای و وردەکاریانە چۆن دەستکاریەکی یعنی ئەزانی چۆنە شت تا ئەو دەقە زۆر لێ ترسیلی نەزانی ئێستا تۆ نەفەرێک لە عمریا سیلاحی نەگرتوێ بەدەستە کڵاشنکۆفێکی بە بەدەستەوە وازانی ئێستا لە خۆ ئەتەقیەوە بکوژە بەڵام کڵاشنکۆفێ بە بەدەست پێشمەرگەیەکەوە لێ نەترسێ بۆ چکە شارەزایی هێلی ئێمەش کە لێرە باسی ئەندێشە و خەیاڵ و زمان و جەستە ئەکەین کە هەمووی لە ناخی تۆە ئەو هەموو کاریگەریانە دروستەکە کە تۆ ئاشنا بووی بە شتەکان ئیتر ناترسیتەوە لەوەی کە مامەڵە بکەیتەوە لەگەڵ و گرفتانە ئەڵێ من بەشداریم کرد لەگەڵ گروپی یەکەم توانیم بۆ شێوازی گۆڕینی خۆراک سوودی لێ ببینم سوپاس بۆخۆ من قسەیان زۆر پێویستە قسەت لەگەڵکەم ئەم کۆرسە سوودی هەیە بۆ یادگا ئەوانە هەر بەڕێزان هەر بەردەوام دووبارە بنەوە چارەسەری خۆ بەراوردکردن بە کەسی تر بەڵێ زۆربەی ئەو شتانە متمانە بەخۆ چۆن دروستەکەین هەموو ئەو بابەتانە ئەوتان لە نەتیجەکانە بەشداربوون و تویانەکە ئیسفادەیان لێ کردووە ئەم جارە چیەکەم ئێستا مافتان پێیان بنووسن بەڵام هەر کەسێ نووسینەکەی بزانم دووبارە بۆتەوە نەیخوێنمەوە چۆن بتوانم زۆر بیرکردنەوەی کە هەردەم بکرێتەوە بەزارم ئەکا تەکنیکەکانی ناو کۆرسەکە ئەو بابەتانی تایە بەڕێزان ئەڵێ ئەو فۆبنا بەڕێزان هەموو جۆرەکانی فۆبیا چۆن چارەسەری ئەەکەی گۆرە ئەیخوێنێ و بە شێوەیەکی عەمەلیش وە کەسێک ئەتوانێت دەست بەرزکاتەوە ئەو کاتە بەڵام فڵان فۆبیام هەیە بە بەرچاوی بەشداربەکان و چارەسەریکی دەرسی ئایندەتر لێ بپرسینەوە بزانین ئایا ترسەکەی چارەسەر بۆیان نە ئەڵێ ئەتوانی وا بکەیت کە مسەیتر دەربکەی وا قسە بکەی بەڵێ بۆ نە بەڕێزان ئەگەر کەسە باسی گرفتێکی کردوەسە بۆ نمونە باسی یادگەی کردوە نا ئێمە دەم کۆرسا باسی یادگە ناکەین ئەکرێ کەسێک ئیسفادی لێ کردووە بۆ یادگە بەڵام ئێمە بە لەم کۆرسا باسی یادگە ناکەین باسی چارەسەر یادگە ناکەین کۆر بابەتی یادگە لەناو چالاکردنەوەی مشک و بێزکردنی یادگەیە ڕەحمەتی خواتان لەبێ ئەو دەم ڕستەی دووبارەم خوێندەوە ئەم کۆرسە چارەسەری شەرمنی ئەکا با من ئەو پرسیارە لە ئەو کەسانم بکەم کە پێشتر خوێندویانە ئایا بەڕێزان ئەگەر کەسێک شەرمن بێ ئەتوانێ ئیسفادە لەم کۆرسە بکە با بڕۆین کە بزانین بەشداربووەکان خۆیان ئیسفادەیان لێ کردووە یان نە خەمۆکی قەلەقی ترس تووڕەیی بەدگومانی شەرمکردن بەڵێ لە سەدا 38 و تویانە ئێمە ئیسفادەمان لەم کۆرسە کردووە بۆ شەرمکردن باشە بەڕێزەکەم لەوەی دەمانی ئەو بەشداروانەی کە کۆرسەکەیان خوێندووە ئەم کۆرسە بۆ تەمەنی 15 ساڵە گونجێ تەسەورەکەم
یعنی ئەگەر کەسێکی 15 ساڵ تۆزە خوێنەوار بێ و کتێب خوێن کۆرس خوێندن بێ با تەمەنیشی 15 ساڵ بێ من خۆم تەکنیکی وایە لەو تەمەنانە مطالعەم کردووە فێری بووم جێبەجێم کردووە ئەوە گەر بە کۆرس بیخوێنێ ئاسانتریشەوە نییە 15 ساڵ مناڵ نییە ئیمامی شافعی بەڕەحمەت بێ لە 12 ساڵیان فتووایە ئەڵێ چۆن ئەتوانێت یارمەتی کەسانێ باکە زمانیان ئەیگرێ و ڕاستیەکەی بەشداربوومان هەیە ئەڵێن بۆ زمانگرتنی ئیسفادەمان لێ کردووە تەسەوورەکەم ئیسفادەی لێ بکەی بەڵام من ناتوانم هیچ وعدێ بم من تەنها ئەتوانم بڵێم ئەم بابەتانە ئەخوێنین و بەشداریبوانیش کە خوێندویانە و تویانە کە ئیسفادیان لێ کردووە بۆ چ شتێ بەڵێ باش ئەگەر کەسێک کۆرسەکانی NLP خوێند بێ لەوێ باسم کردبوو کە بابەتی چارەسەر ئەخوێنین کە ئەمە ئەو کۆرسەیە داوا ببرنەکەم ئەگەر کەسێک شتێکی نووسیوە نەبینیوە ئەو کارەکەی ئەوەیە بەڕێ هەندێک کەس ئەو شتێک کە نووسیوانە چەندین جار دووبارەیان کردوێتەوە بەڕێزان زانیاری لەسەر کۆرسەکە دانراوە لە نامەکانە کە نرخی چەنە و چەندێک ئەخایەنێ و ئەوانە بۆ لێرە نووسراوە کۆرسەکە ماوەی کۆرس 4 هەفتە نرخ 197,000 ئەم گروپە داشکانی لەسەرەن نرخ تەنها 155,000 بەرواری دەستپێک 12/6 مەسەڵ ڤیدیۆ 2 ساڵ پێش ئێستا لە ڤیدیۆی شۆرتی یوتیوب مێروویەکی خوێنمش بوو تا ئێستاش بیرم دێتەوە پێی تێگەچم وەک بڵی مێشکم خاوا بێتەوە نازانم بەڵێ ئەو حاڵەتانە هەمووی دروسە بێ بە لەحزە دروسە بێن بەڵام بە کاتێکی کەمیش چارەسەر ئەکرێن تۆ ئەزای چۆنالیدا تۆ شتەکە ئەخوێنی وەکو چی وایە تۆ وەکو نووسین وایە کە تۆ پیتەکانە خوێند و تەمرینێکرد ئیتر بڵێ یعنی تۆ کتێبێکە نووسراوە ئەزانی بیخوێنیتەوە وەرەقەیەکە نووسراوە ئەزانی بیخوێنیتەوە ئیمێلێک بۆ هاتووە ئەزانی بیخوێنیتەوە چکە ئەسلی مۆزوعەکە پیتەکانە وە چۆنیەتی تەلەفۆزکردنی پیتەکانە ئێمەش وایە ئەساسیاتەکە چییە یا پەیوەندی بە جەستەوە هەیە یا پەیوەندی بە ئەندێشەکانتەوە هەیە یا پەیوەندی بە زمانەوە هەیە و ئەمانە هەموو نیکاون بەیەکە و تۆ ئەگەر ئەمانە بزانی ئیتر لەمە وردەکاریەک نییە لە دەرەوەی ئەمە بێت ئەگەر هەیە پێم بڵێن بۆ نمونە تۆ کەسێک ئەبینی زۆر خەفەتە خۆ خەفەت چییە حاڵەتێکی جەستەیە حاڵەتێکی دەرونیە وە زمان وە سیستەمە عەسەبیەکە ئەوەیش پێکات بەڕێزان ئەگەر کەسێک پێشترم کۆرسەی خوێندبووە بارێک ئیسفادەی لێ کردووە بنووسن من نەگەن کە بۆم بوارە باشە بەڵکو کەسێک کە ئیسفادەی لێ کردووە بڵێ من ئیسفادەم لێ کردووە بۆ فڵان شت زۆر باشە کام جوامێر دەستت هەڵ نەبڕیوە هەر نووسیوتە من پرسیارم هەیە و ئەمێ قسە بکەم و دەی دەست هەڵبڕ عەزیەت نەبێ گیان فەرم کاک جوامێر مایکەکەت بکەرەوە بەڕێزان کۆرسەکە کۆمەڵە دەستی باشی سەلامەت سپاس دەکەم کاک جوامێر بەڕێز یاحواڵش وەرە سپاس دەکەم مەمنون هیوادارم تۆش زۆر باش بیت باشمە سپاس مامۆستا من کێشەیەکم هەیە من کێشەی زمانگیرانم هەیە بەڵام لە یەک کاتە یعنی زۆر زیاد دەکات لەو کاتەی کە با بڵێن کەسێک پێمەڵێت سەلام عەلەیکوم یان کاتی خواحافیزی یعنی تر لەو دوو کاتەیە ئیتر هاتاو بلۆکە بم تر نازانم
هۆکارەکەی چیە ئەزم فۆبیای منداڵیە نازانم هۆکارەکەی چییە جوامێکیان بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە زمانیان ئەگیرێ عادەتەن ئەچن بۆ لای دکتۆری ئاعسا بووە لەوێ فەحسیان ئەکەن هیوا هەیە پەیوەندی بە مشکیەوە هەیە و بە ئاسانی دەستکاری ناکرێت بەڵام ئەوانەی کە ئەڵێ من لەم حاڵەتە وام و لە حاڵەتا باشترم و لەم حاڵەتا خراپم ئەوە زۆربەی هۆکارەکە دەرونیە و چارەسەر ئەکرێ من پێشتر لەگەڵ چەند کەسێک دانیشتوم و چارەسەریان وەرگرتووە هەبوو بە ڕاوێژ هەش بۆ لە کۆرسەکە تەسەورەکەم کۆرسەکە بخوێنی ئیسفادەیەکی باشی لێ بکەیت بەڵام ناشتوانم من بڵێ وەڵام تۆ بەشداری کۆرسەکە بکە چارەسەر ئەبی من ناتوانم قسە بکەم پێم وایە هیچ دکتۆرێکیش ناڵێ تۆ ئەگەر ئەم دەرمانە وەربگری ئیلا چاکە بیتەوە بەڵام ئەڵێ داتایەک دەرمانە ئەکرێت چارەسەر بێ بۆ کێشێ جا ئەمەش وایە تۆ ئەکرێت جێبەجێ ئینشاءالله بەڵکو بتوانانی ئیسفادەی لێ بکەی ئەمە احتیمالیە یعنی ڕۆژەیە پێچێت تۆ کۆرسەکە بخوێنی بۆ زۆرشت ئیسفادەی لێ بکەی بۆ ئەمە کەمتر بەڵام ئەشکرێ بۆ ئەمە وەکو ئەو چەند نەفەری کە ئاماژەیان پێکردووە ئەنا زمانگرتن چوار کەس نووسیگانە ئێمە ئیسفادەمان لێ کردووە لەم کۆرسە بۆ زمانگرتن ئێمە دەم ئەو چوار کەسە ئیسفادەیان لێ کردووە ئینشاءالله تۆش ئیسفادەی لێ مامۆستایانە تۆ وتو یعنی ئەم شۆ یعنی شتێکم بۆ کەسێکە بزانین بۆ جاری داهاتوو ڕێخۆی بڵێ لەسەوەی کە نازانم ببوورە باش بیێر نەماز پێم خوێنی تو باو کەسە من بم من خۆم دڵیام چونکە هی من دەرونیە فۆبیە چونکە من کەتێک کە کەسێکی زۆر زۆر نزیکە باشترم نەیناسم لە خۆمەوە بلۆکە بووم و یعنی قسەم هەر بۆ نایان کاتی سڵاوەکە بەڵێ کاک جوامێر ئێمە کە دەرسەکان خوێنین دوای ئەوەی ئەساسیاتەکەمان خوێند اینجا ئەو کاتە ئەڵێین ئادەی لە فڵان کێشە کێ کێشەیەکی بێت دەسەڵ بڕێ بە ئێمە ڕاستەوخۆ ئەو شتێک کە خوێنمان جێبەجێکین ئەو کاتە مەسەلەن هەموو دەرسێک ئێستا من جاری پێ گروپی پێشوو لامان بووە سێ دەرس لەسەر یەک هاتووەتەوە خەت بە بەرچاوی بەشداربەکانەوە کێشەکانی چارەسەر کراوە ئەو کاتە تۆ مەسەلەن کە ئاساسیاتەکەت خوێند ئەتوانی یەکێبی لەو کەسانی کە دەست هەڵبڕی و کێشەکەت لە دوای ئەوەی بابەتەکە ئەخوێنین جێبەجێکین بەسەریە ئێمە دەرسیەکەمان ناکرێت یعنی تۆ دێ ئەساسیاتەکە بخوێنی بۆ نمونە تۆ ئەساسیاتی دەرسەکە ئەخوێنی پاشان کێشەیە کە پەیوەندی بۆ ئەساسیاتەوە هەیە وەریەگرین بۆ نمونە فۆبیا ترسی قسەکردن لە کۆناو کۆمەڵە ئەو ڕۆژێک کە ئەساسیاتەکە ئەخوێنرێت تدریبی لەسەرەکەین و نمونەی لەسەرەوە پاشان بە واقعی کەسێک کە ئەو کێشەی هەیە هەڵی ئەسێنین و قسەی لەگەڵاکەین تەکنیکەکی بۆ جێبەجێەکەین دەرسی ئایندەتر هەمتر هەڵی ئەسێنینەوە بزانین گەشتۆ بەچی باتە شتەکان شێوازەی عەمەلیە ئینشاءالله گیانی من زۆر نییە کاک جوامێرجان سەرکەوتوو بی ئینشاءالله لە خزمەتتە بەرەزان من وەکو خۆم بە تەجروبەی خۆم زمان گرتن تا ڕادەیەک ئینسان وەکو خۆم بڵێم یعنی دەستەوسان بوو لە بەردەمیە لەگەڵ ئیشیا سپاس بۆخوا چەند کەسێک کێشەی زمانگرتنیان هەبووە بە هەمان تەکنیکەکان چاک بوونەتەوە یەکی کەش لەو شتانەی کە تا ڕادەیەک دەستەوسان بوون لە بەردەمیانە ئەوانە من کە وەزواز بوون هیوا هەیە زوو زۆر دەستیە شوا زوو شت پاکاتەوە مەسەلەن ئەوانە بەڵام ئیتر بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە فۆبیایان هەیە ئەوانەی کە ترسیان هەیە ئەوانەی خەیاڵی ناخۆشیان هەیە ئەوانەی کە کەسایەتیان لاوازە ئەوانەی کە شەرمنن ئەوانەی کە خەیاڵی نەرێنیان هەیە ئەمانە چارەسەرەکانیان زۆر زۆر سادە و ئاسانە مەسەلەی عاشق حەز لێکردن ڕقهستان خۆشویستن ئەمانەش زۆر ئاسانە یعنی بەپێ ئەو تەکنیکانەی ئێمە زۆر ئاسانە ئەکرێ ئەم شتە لای یەکێکیکە لە شوێنێکیکە لە قوتابخانەیەکیکە زۆر قرس بێ بەڵام ئەوانی کە دەورەکان خوێندووە زانن ئەو شتانە زۆر ئاسانە کەواتە هەنێ شتێ لای ئێمە زۆر زۆر ئاسانە
وەکو ترس و فۆبیا و قەلەقی و خەیاڵی ناخۆش و لاوازی کەسێتی و باوەڕ بەخۆبوون و ئەوانە هەنێشتی ژێر پێچێ ئێمە وەکوڵێ چارەسەرێکی وامان نەبێ بۆ ئەوشتە بەڵام تێ بە شێوەیەکی گشتی وا بزانم فۆرمەکانتان بینی تەلەبەکان نووسیوانە بۆ چ شتێکی سپادیان لێ کردو ئەڵێ من بۆ تەواوکردنی هەموو پلانەکانم چێژم نامێنێ و دنیام لە بەرچاو ئەکەوێ ئەوە بابەتێک ئەخوێنین بە ناوی چارەسەر لە هێڵی کاتە چارەسەر لە هێڵی کاتە ئەوە ئەکرێ حەل ببێ و خۆی هەنێ جار دانانی خشتە و پلان زۆر باشە ئینسانەکە زانێت چی بکات بەڵام لە هەندێک حاڵەتە عەکسە ینی حاڵەتێکی نەگەی بۆ کەسەکە دروستەکە یعنی خەیاڵێکی ناخۆشی بۆ دروستەکە یا ساردی دەکاتەوە لە هەوڵدان ئێستا لە هاتووە هەنێک کەس ئەڵێن کاکە من پلاندانانم چکە چی پلاندانم دوایی سارد دەبمەوە ئێوە هۆکاری هەیە مەسەلەکەەوە نییە پلاندانان خراپ بێ عینیان ئەڵێ پلانێکی زۆر خراپ باشترە لە نەمونی پلانەکە یعنی پلانێکە دەبێ پلانەکە خراپ بێ باشترە لەوەی کە پلانە نەبێ بەڵام ئەو مەوزوعان پەیوەندی بۆ وردەکاریانەوە هەیە کە باسیەکەین بۆچی کەسەکە سارد دەبێتەوە بۆچی کەسەکە تااقەتی نامێنێت پەیوەندی بە پلانەکەەوە نییە پەیوەندی بە خەیاڵی بەرنی کەسەکەەوە هەیە ئاسیسان دەرسی ئایندە ئینشاءڵڵا دەست پێکەین و لە خزمەتتانە ئابم و بەڕاستی من فریان ناکەم و نامانە بخوێنمەوە کاتەکەمان تەواو بووە ماشەڵڵا شتێکی زۆر نووسراوە هەوڵێم چاوێکی پیا بخشێنم بەڕێزان چارەسەری ترس لە کاتی قسەکردن پێویستی بە تێگەشتن لە پرۆسەی ترس هەیە کە من لە یەک دەرسایک لێمەوە پێویستی بە شتێکی بەنای ئەنکر لەنگەرگای زەینی و ئەوی ئەم دوو شتەی بەکارهێناوە بە ئەگەری زۆر ترسەکەی نەماوە و بەکارهێنانی ئەمانە دوایی کاتێکی کەمی ئەوێ بەس فێربوون تێگەشتنی شتەکە لەوە ئەچێ 2-3 سەعاتی بێ یعنی بۆ منە من لەوە چێ بە 1-2 سەعات بتوانم ئەو تەکنیکە بۆ تۆ شەرحکەم و بۆ ڕوونکەمەوە کە ترسەکە چۆن دروستە بێ و چۆن چارەسەرە بێ بەڵام کە تۆ فێربووی چۆن جێبەجێ ئەبێ ئاسانە یعنی کە تۆ فێربووی 1-2 سەعاتەکە بابەتەکەت خوێن دوایی تەطبیقکردنەکەی جاوایە دەقەی پێچێت چارێکێکی پێچێت زۆر شتانی خوێندنەوە دووبارە ئەبنەوە لەبەرەوە ناچارم بەسەرەی بڕۆمە خوارە و زۆر جار شتێک نەم خوێندێتەوە لە دەستمان دەرەچ بەڕێزان ئێستا ڕوونە ئێمە کۆرسەکە ناوی کۆنترۆڵی مێشکە و باس لە ئەندازیاری دەرونیە و شتێکە هەر کەسێک ئەتوانێ ئەم شتانە بۆ خۆی بەکاربهێنێ و بۆ هەر کاتێکی لە ژیانیا ویستی ئەتوانێت پەنای پێبەرێتەوە ئەو شتانەی کە ئەخوێنرێ ئەو شتەیە کە من بە عەمەلی جێبەجێم کردووە ساڵانێکی زۆر و نەتیجە یاوە بەدەستەوە واتە شتێکە زیاتر عەمەلی و هونەریە ئەڵێ ئایا کەسێکی دەرون خراپ ئەتوانێت بە شێوەی نەرینی تەکنیکان بەکاربێنێ بە شێوەی خراپ نا بۆچی چۆن یانی خات و ئیمان ڕاستیەکەی خۆزگە کات هەبوایە قسەمان بکردایە چونکە تۆ باز لە پلەی ئاگایی ئەەکەی لەولاشە باز لە دەروونزانی ئەەکەی
هەڵێ بۆ کەسێک دەبێت کە تەمەنی لە سەروی چل و ترسی زۆر و ئەگەر کەسەکە خوێنەواری هەیە کتێب ئەخوێنێتەوە خوێنەواری هەیە بڵێ بەڵام ئەگەر کەسەکە نەخوێنەوارە و تەمەنی 56 ساڵە و لەوە ئەچێت لە ئێمە تێنەگات ئێوە کاتەکە تێنەگەشت ئیسفادی لێ ناکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر هەرچەنە تەمەنیشی هەبێ بەڵام ئاستی تێگەشتنی باش بێ و گوێگرتە بێ و دەرسی خوێندبێ و بخوێنێتەوە ئەمەنە کێشەی نییە. ئەو خات و ئیمان باسی کێشەیەکت کردووە لە نێوان خۆت و مێردەکەت ئەوە زیاتر پەیوەندی بە خودی زانستی پەیوەندیەوە هەیە ئێمە کۆرسێکمان هەیە بە ناوی پەیوەندی کاریگەر بەڕای من ئەو کۆرسە کورسێکی زۆر باشەوە بە نرخێکی زۆر هەرزانی دانراوە ئەگەر کۆرسی پەیوەندی کاریگەر بخوێنی ئەو بۆ کێشەی تۆ باشە چکە ئێمە لە باسی خۆت دەکەین خۆت کێشەیەکت هەبێ خۆت بتەوێت خۆت سەرکەوتوبی خۆت بتەوێت خۆت بەهێزبی باسی ئەوە ناکەین چۆن تۆ ئەتوانی هاوسەرەکەت بگۆڕی بەڵام بۆ ئەوی بزانی چۆن مامەڵاکی لەگەڵ هاوسەرەکەت وە چۆن ئەتوانی گۆڕانکاری دروستکەی ئەوە بێ کۆرسی پەیوەندی بخوێن. بەڕێزان ڤیددیۆیەکمان هەیە لە یەکێک لەوانەکان تایبەتە بە کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی لە یوتیوب دانراوە بە بێ بەرامبەر مامۆستا ئێڤار ئەگەر بە ئەرگ نەبێ دوایی ئەو ڤیددیۆیی کە لە یوتیوب دانراوە لەناو بە ناوی کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی هی پێش گروپی یەکەم دەست پێ بکە مەگەر ئەزێت کێشن ئەو ڤیددیۆیە دابنێن زۆر باشە بێ. عەزیزان کاتەوە بووە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشاءالله لە دەرسی ئایندەوە ئێمە دەست پێ یەکەین هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.